کەسەی کە میراتە خوا ئینسانێکی ئاژاوە چییە؟ ئینسانێکی فاسدە. بۆ؟ چونکە بۆتە سەبەبی هۆکاری سارد و سڕی لە نێوان خزمەکانە. چەنەها خوشک و برا هەیە لەسەر میرات بینیان نییە، چەنەها مامە و خاڵۆ و برازە و خوشکەزا هەیە لەسەر میرات بینیان نییە. کێ سەبەبی ئەوە بێ زاڵم بێ و میراتی داگیر کرد بێ؟ بێگومان ئینسانێکی فاسدە، ئینسانێکی ئاژاوە چییە؟ بۆتە سەبەب و هۆکار بۆی کە خزمەکان ئازیزەکان لە یەک بترازێنێ لەسەر دەوەرەقە، لەسەر ملیۆنێ، لەسەر چەند ملیۆنە سێریکەی چەنەها خوشک و برا بینیان نەماوە بەداخەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیب ئەفەرمێ: وەشیرار عیباد الله، خراپترین بەندەی خوا، شەڕترین بەندەی خوا، بێخێرترین بەندەی خوا کێیە؟ المفرقون بين الأحبة. یەکێک لەوانە ئەو کەسێک کە لە نێوان خۆشەویستەکانە کێشە دروستەکات، لە یەکیان دەترازێنێ. خوشک و براکان لە یەکە ترازێنێ، مامە و خاڵۆ و برا و بزا و خوشکەزا لە یەکە ترازێنێ. ئەو کەسە ئینسانێکی فاسدە، ئینسانێکی ئاژاوە گێڕە، گوناهبارە، تاوانبارە، خراپترین بەندەی خوایە، چونکە بەهۆی خواردنی حرامەوە، بەهۆی میرات داگیرکردن و دزیەوە خوشک و برا و هەموو لە یەکتری ترازاندەوە. لەخوا بترسە و تەخوای خوا بکە. وەڵڵاهی ئەو میراتەی کە تۆ دەیخۆی، ئەو میراتی کە بە حرام داگیرت کردووە لە کەس و کارەکەت، بەخوا خەمت نەبێ میراتت داگیر کردو دەبێتە میرات، میراتەکەی تۆش میرات، هەر ئەوەنەی لە دنیا دەرچووی میرات، ئەوەی تۆشە بێتە میرات. بۆیە سەری خۆت مەیەشێنە.